مەسرور بارزانی راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێداگیری هەرێمی کوردستان بە بەشداری هاوپەیمانانی جەنگی دژی تیرۆر دووپات دەکاتەوە. دەڵێ پێویستە زەمینەی سەرهەڵدانەوەی توندوتیژی لە ناوچەکە لەناو ببردرێت. هەروەها ڕاوێژکاری ئەنجوومەنی ئاسایش پاڵپشتی کۆمەلگای نێودەوڵەتی بۆ دەستپێکردنی دیالۆگێکی ئاشتیانەی ڕاستەوخۆ لە نێوان هەولێر و بەغدان لە پێناو چارەسەری کێشەکان بە گرنگ زانی و ئاواتی خواست هەرچی زووترە بەغدا بە ڕێزگرتن لە دەستور وەڵامی ئەرێنی بۆ هەوڵەکانی هەرێم لە پێناو دەستپێکردنی گفتوگۆ هەبێت. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ جۆناتان ویلکس باڵیۆزی نوێی بەریتانی لە عێراق باسییان لە چۆنیەتی پەرەپێدانی پەیوەندیەکانی هەرێم و بەریتانیا کرد و باڵیۆزی بەریتانی جەختی لەوە کردەوە کە وڵاتەکەیان پاڵپشتی لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکات و هاوکار دەبن بۆ ئەوەی هەرێم ئەم قۆناغە سەختە تێپەڕێنێت و هەرچی زووتر پێشکەوتنی ئابووری و دارایی و ئاوەدانی بەخۆیەوە ببینێ.